بەرهەم ساڵح دووەم باڵاترین پۆستی نەتەوەیە گرتووەکان وەردەگرێت. بۆ یەکەم جارە کوردێک ئەو پۆستە وەردەگرێت. ئەنتۆنیۆ گۆتێرێس سەرۆکی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان بە فەرمی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراقی وەک کۆمسیاری باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان ناساند. گۆتێرێس ڕایگەیاند بە گوێرەی بڕگەی سیانزەی پەیڕەوی ناوخۆی UNHCR بە خۆشحاڵیەوە بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری پێشووی عێراق وەک کۆمسیاری باڵای نوێی پەنابەران ڕادەگەیەنم. بەرهەم ساڵح بۆ ماوەی 5 ساڵ لەو پۆستەدا دەمێنێتەوە کە لە 1/1/2026 دەست پێ دەکات و لە 31/1/2030 کۆتایی پێدێت. هەروەک دکتۆر بەرهەم ساڵح جێگای فلیپینۆ گراندی ئیتاڵی دەگرێتەوە کە بۆ ماوەی 5 ساڵ لە پۆستەکەدا بوو. ئەو کات دەیان کەس لە هەوڵ و پێشبڕکێدا بوون بۆ وەرگرتنی پۆستەکە کە زیاد لە نیوەیان ئەوروپی بوون. سەرکەوتن بەسەر ئەو ڕکابەرە بەهێزانەدا دەستکەوتێکی گرنگ و باڵایە بۆ پێگەی کورد لە جیهاندا. هەروەک ئەم پۆستە دووەم پۆستی باڵای ناو ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکانە و بە پێگەیەکی گەورە و گرنگ هەژمار دەکرێت. پۆستەکە دووەم جارە کەسێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکەم جاریشە لە مێژوودا کوردێک ئەم پۆستە وەردەگرێت. پێگەکە یەکجار گرنگە و هەموو کاروبارێکی زیاد لە 170 ملیۆن پەنابەر لە هەموو جیهان دەچێتە ژێر فەرمان و دەسەڵاتی کۆمسیاری باڵای پەنابەرانەوە. دەربارەی گرنگی پۆستەکە بۆ کورد، شاعیری کورد قوبادی جەلیزادە دەڵێت وردە وردە جیهان دەرگای بەڕووی مرۆڤە لێهاتووەکانی کوردیش دەکاتەوە و پێگەی گرنگ و هەستیار و باڵا دەبەخشێتە مرۆڤی کورد.